جوانەکانی دەخستنی هونەرەکانی قەڵەمی شاعیر هەروە لاپەڕە 128 دا وەسفی ڕووداومان بۆ بکە باجومان بێت ئەم کاتت باش من ناوم گابەردە لەسەر ئەم بەرزاییە ئەژین چاوم لە هەموو شتێکە ئەمەوێ بەر لەوەی بە باروت و بەر جادە بکەوم نهێنیەکان لەگەڵ خۆمدا ورد و خاشکن هەندێک قسە هەیە بیکەم جارێکیان هەر لە پاڵ مندا بۆ سەیان بۆ دوو جۆگەی بێگوناه دانا جۆگەکان بەدەم گۆرانی وتنەوە هاتن وەخت تێگەیشتنە بەردەمیان کوشتیانن تەنها لەبەر ئەوەی سەرچاوەکانیان جیابوو دەستخۆش شاعیر گێڕانەوەیەکی هەیە گێڕەرەوە کەسایەتێکی ناو چیرۆکەکەیە کەسایەتێکی ناو گێڕانەوەکەیە بە ناوی گابەردەوە بەردێک هێندی گایەک گەورەیە لەکوێ لەسەر خاکێکە چەند کەسێک جاشن بەکرێگیراون هەرچیەکەن بە پشتی بەردەکەەوە بۆ سەیان داناوە کەمینیان داناوە بۆ چێ بۆ چەند هاوزمانێک کە پێشمەرگەن و بەدەم گۆرانی و بۆ مستەکەری و پولمانەوێتەوە ڕەتە بن دەزڕێژیان لێەکەن و شەهیدیانەکەن ئەمە ئەو مانایە کە من هەڵەوێنجان لەو دەقا وە خۆم نەبەستەوە بە بەو مانایی کە خاوەندەق مەبەستێتی و لە کەشفی معنای شاراوی ئەم دەقا سوودم لە میتۆدی وەسفی سوودم لە میتۆدی هەڵەشانەوەگرایی دروستکە کە میتۆدێکی پۆز مۆدێرن و تازەیە لە چاو میتۆدەکانی تر ئەو میتۆدانە منهەج و پێوەر و کلیلی لێکۆڵینەوەی ئەدەبین پێوەرن بۆ ڕەخنەی ئەدەبی بۆ کەشفی جوانی ناودەق جوانیەکانی ناودەق واتاکانی ناودەق کەشفی هونەرەکانی ناودەق کە شاعیر ئەفراندوویەتی بابەتێکمان هەیە کە هەر سەر بە بەم دیاردە ئەدەبیە و لە چوارچێوی ئەم بابەتەیە بەناوی فەزاناسی کۆی ئەو جوانی ناسی گێڕانەوەی کە باسمان کرد لەو بەرهەمە ئەدەبیە لەو دەقە شێعرانە کە بە تایبەتمەندیەکانی وەکو وەسف و کەسایەتی و ڕەمز و شێوازگەری ئەدەبی و شێوازی دەربڕین و نووسین و هەروەها شێوەی بە دوای یەکداهاتنی ململانەی ڕووداوەکان پێی دەوتێ فەزا سازی ئەم فەزای ناو شێعر چەند فەزایەکی بچووک فەزا گشتەکە دروستەکە جاو فەزایە ئازاراوی بێ شادی و دڵخۆشی بێ خەم و ئازار و سامناچی و سناک یا وەهم یان ئەفسانەیی بێ یاخود مۆدێرن بێ یان فەزایەکی سۆزاوی بێت یا فەزایەکی شارنشینی بێت ئەمەوێ بڵێ لە جوانیاسی گێڕانەوە دەقی واڵا نەک هەر تەنها ئەم کتێبە بەڵکو نەک تەنها ئەم کتێبە شێربۆ بێت کەس خدا لێی خۆش بێت بەڵکو چوار کتێبی دیکەی بەمەوە 5 کتێبی دیکەی کە زۆربەی دەقەکانیان دەقی واڵا وەکو کتێبی سرودە بەردینەکان ملوانکە هەروەها کتێبی کورسی کتێبێکی شعری هەموو کتێبی شعرە باسی کتێبی شعرە هەروەها ئەسپێک لە پەڕەی گوڵاڵا دەقی واڵا بۆ معنایی دەقەکە دەرگای واڵا و کراوەیە بەڕووی مەعنا جۆر بە جۆرەکاندا بەڕووی وێنا جۆر بە جۆرەکاندا بەڕووی مەدلو لە جۆر بە جۆرەکاندا بەڕووی دەلالەت جۆر بە جۆرەکان کە تەواو بوون بەسەر وتمان گێڕانەوە دەزووی
بەیەکەوە گرێدان و بەیەکەوە بەستنەوەی ژانرە جۆر بە جۆرەکانی ئەدەب بە ژانرەکانی شەعرشەوە. لێرەدا فرت و پوخت باسی ئەم داردا ئەدەبێمان کرد سودمان لە سێ میتۆدی پەخنەی ئەدەبی وەرگرت کە میتۆدی وەسفی و میتۆدی شیکاری و میتۆدی هەڵەشانەوەگەراییە. ئێمە قسە لەسەر کەسایەتی ناکەین نە بە چاک نە بە فرد. و ئەم مینبەرە ئەم کۆڕانە بەکار ناهێنین بۆ خۆخاڵیکردنەوە یاخود بۆ دەردەدڵی مەوزوع ئەدەبیارناسیە ئەدەبی جیهانی دەمێکا ئەو باڵەتانەی ڕۆ کردوتەوە کە ئێمە بەری نەکەوتون و نەمان خوێندوتەوە معنای ئەوە نییە کە نییە هەیە بەس نەمان خوێندوتەوە. ئێستا چەندی توێژینەوەی ماستەر و دکتۆرا لە بواری لێکۆڵینەوەی ئەدەبی و ڕەخنەی ئەدەبی لە کتێبخانەی کوردی هەیە بەڵام ئێمەوا زانی نییە چکە نەمان خوێندوتەوە بە دوایان نەگەڕان خۆیانەوە علم نایەتە باوەشتەوە خۆتی بە دوای بدەڕێت. بۆیە مداخلەکانیش لەسەر هیچ کەسایەتیەک نەبێت لەسەر خۆشم لەسەر خۆم نا من کۆڕێکی دیکە لە شوێنێکی دیکە کۆڕێکی دیکە سازە لە قسە لەسەر خۆم کرد بەس لێرن با لە مۆزوعێت و لە علمێتی ئەم کۆڕە و ئەم باسە کەم نەکەین با باسی شخصی و میزاجی تێکەڵ با مواضعی علمی و ئەکادمی نەکەین. یعنی کاتمان نییە بۆ قسەکردن لەسەر کاکەڵۆ بۆ قسەکردن لەسەر کەسایەتی کاکشێرکۆ بۆ قسەکردن لەسەر خودی ئاکۆشهاڕشی بۆ قسەکردن لەسەر ئەم کتێبێت تەنها کاتمان لەسەر جوانیناسی جێڕانەوە هەیە کێ بە کورتی چەند پەیامێکی لەسەر جوانیناسی جێڕانەوە بەرنەوە کاکەڵۆ و فەرموو. پرۆژەیەک لە ساڵی 2022 لە وڵاتی نەرویج لە کتێبخانەی شاهانەی وڵات شاری ئۆسلۆ 100 کتێبیان هێناوە ئەیخەنە ناو 100 سنووقەوە بۆ 100 ساڵ یعنی لە 2122 ئەو سنووقانە ئاکەنەوە بۆ ئەو کەسانەی کە لە ژیاندان ئەو وەختە دڵنیام کە من کەسمان لە ژیاندا ناوێت تا 100 ساڵیکە بۆی بیخوێنەوە. لە ئێستا دارەکانیان ڕوانووە تا 100 ساڵی کە ئەو دارانەکە گەورە بن لەگەڵای ئەو دارانە ئەو کاغەزانە دروستەکەن بە خۆشحاڵیەوەی چەک لەو کتێبانە ئێستا کتێب نیشتمان داوە خەبەرێ و کە کەس نویست بە زمانی نەرویجی باڵێن وەک ئەو پرۆژەیە لەو کتێبخانەیەدان 100 ساڵی کە نەرویجیەکانیان هەر وڵاتشی دەیبین و دەیخوێن و زانۆ شاعرێکی زۆر سوپاس کاکە. زۆر سپاس کاکەڵۆ. لەسەر جوانیناسی جێڕانەوە بەلئەخەس کێ قسەی هەیە ئاساییە بەڵام ڕێگە تێدراو نییە بەتەر لەو بابەتە هیچ گفتوگۆیەکی دیکە بە کۆڕەکەی استیغلال نەکەین بۆ مواضعی دیکە چکە مۆزوعەکە محەددەدە دیاریکراوە بە دیاریکراوی لە بابەتەکە لا نابێت چکە متوانەکەمان لەسەر ئەساسی و بابەتە علمیەیە لە بابەت لابدەین و متوانەی لەدەست دەین کە با ئەو وعدەت بەجێ بگەین. فەرموو. دەستان خۆش بێ سەلام بۆ ئامادەبووان دەستخۆشیتان لێ خوێندەوە بەزەکە بەخنەگرتن لە هەر بوارێکا لە هونەر یان لە دووسەر لە هەر بابەتێکی تر بۆ پێشکەوتنی بابەتێ. بەڵام جەنابێ من شعری شێرکۆ بێخەس فەلسەفەیەکی زۆر گەنجێزە هەندێکی زۆر گەورەی ئەزانم زۆربەی شعرەکانی شێرکۆ بێخەس یعنی فەن هەروێنی اعتیسامی هەیەیەکێکی شعری شێرکۆ بێخەس پندی نییە هەموو ئێرانیەکان هەروێنی اعتیسامیان لەبەر کردووە بەداخەوە ئێمە کە ناتوانین هەند لە شعرەکانی شێرکۆ بێخەس وە بگرین زەنگێکی ئاگادارکردنەوەی بۆ ئێمە بەڵام ئێمە گوێمان دەست خۆش. مام ساڵ بەرابەر دەمێکە دەستخۆشیتان لێکەم وەزانم یەکەم کارە و کە خوێنەرێکی ئەوە زۆر دانیشە و کەسی خوێنەوە بۆ کتێبێ بکات و نەوەکەشی دانیشێ شارەکانی بخوێنێتەوە بۆ یەکەم جارە مشتیوە بینم چەند تێبینیەک هەیە و دوو پرسیار پرسیارێکیانەڵێ بۆ گێڕانەوە لە ڕووی کات و شوێن لێی دووری بۆ لە ڕووی گەڕانەوە بۆ کات و شوێن لێی دووری دوو ئەم فەزایە خەیاڵ ئامێزە یا واقعە
فەزازانی واقعە یە خەیاڵان هێزن بەڵێ تەواوی پێوێ سەر جوابیکەم پرسیاری بەنسبەت یەکێک لە تایبەتمەندیەکانی جوانەوە کە ئاماژەت بێتە بۆچی لە ڕووی کات و شوێنەوە دەبێت دوو ئەو گەڕانەوەیەکی ئاسایی و بازاری و ژانەڕەتینەکە نییە بڵێ کابڵا من دوێنێ چوون بۆ فلان کتێبخانەیە ئەوم بینی فلان کتێبم کڕی کاتەکەی زۆر زووە شوێنەکەی تۆ ئەتوانی بۆ دڵنیایی خۆت سەردانی و شوێنە پێکەم باسیەکە من دوێنێ چوون تۆ دوانی ئەم ڕۆچیان بەیانی ئەمە گەڕانێکی ئەدەبیانە نییە گەڕانێکی ئاساییە ناکرێت بەرگە هونەریەکە و بەرگە ئەدەبیەکە ناکرێت بە بەریەم جێڕانە قسەکردنی ئەتیادی لەبێ بۆی جێ بکەیتەوە لە قسەکردنی ئەتیادی مەرج نییە تۆ چی سەردانی و شوێنە بکەیت کە لە جێڕانەوەیەکدا باسن بە مەرج نەگیراوە چکە لە ئەدەبدا ئەدەب وێنای واقعەکە باسی ڕووداوەکانەکە مەرج نییە ڕووداوە ڕووی یابێت بەڵام دەشێ ڕوویدا بێت مەرج نییە ڕوو بدا لە داهاتوودا بەڵام دەشێ ڕوو بدا دەشێت یان دەگونجێت فەرقی هەیە لەوەی کە بڵێ مەرج ئەو وەڵامەکەیەتی بەنسبەت فەزاشە بابەت کەوتووە و ئەم دەقانە بابەتی جۆرا زۆری تایە هەڵبەت بەپێی بابەتەکە تۆ فەزا سازیەکەی دیایی ئەەکەیت بابەتەکەی سۆزی تیازاڵ بێ فەزایەکی سۆزاوی بابەتەکە باس لە دیاردەکانی مۆدرنەتەی ژیانی ئەم سەردەم و هاوچەرخە بکە فەزایەکی مۆدرن باسی سروشتی ناولادیەکان کا و بەراوردی کا لەگەڵ ئەم ئیزدیحام و جەنجاڵی و بێهەست و ئەحساسی و ڕاکەڕاکی مادەگەراییە کە لە شارە ئاوزەری ئەمە فەزایەکی شارنشینیە و هاکەس دەست خۆش وەزان دوو مداخەلەمان هەبوو کاکجوان حەیدەری فەرموەرە ئێرە بە بدێ دەنگ بۆ من بێت چۆن بەزە ماکێشن بس حاول بين الموضوع ده بيكون بس هو موضوع الخنكة وهيك جوارتان باش ئەو مایکە ئیشەکە نەئەم جوارتان باش کاگاکۆ نەمن منە جەنابتون هیچ بوونی کەس پرسیار بۆ لەم دیاری بکات بە شەڕەوە دیاریکردنی پرسیار یا لەژێ بە شەڕۆی مسانی من هەڵڕۆ چی پرسیارێکەکەم یان جەنابی شت هەڵی چ پرسیارە جواب دیتەوە یان دەیدێتەوە هیچ پەیوەندی ینی بەڕاستی ئەگەر ڕێگەی لە پرسیاری کەسێک یا پرسیاری بە دیاریکەی یا ڕێگەیەکی بە شەڕۆی و کەسە دوو نەمزانی بابەتەکەی جەنابەت فۆرمالیستی بوو یا دریدایی بوو فۆرمالیستەکان دیقە لە دەقاکەن کە من نەبینی دریداکان تاکید لە دەقەکەکەنەوە کە من نەبینی بۆ ڕەخنا دەقی معنای ڕەخنا ئەوە نییە کە ئێمە ڕەخنە دەقێکە لەسەر دەقێکی تر باسی زمانی دەکەی لەسەر زمانێکی تر لەلا ئەمڕازی لێکچواندن هەموو کە هەڵمان نەزانین ئەمڕازی لێکچواندن چی ڕۆڵی بە چ دەرشوکێنی یەکەم جار کەسێک لێوی بە خۆچە شوپان دەبێت داهێنانی کرد دوای ئەو هەمووی لاسایکردنەوە ئەمە یەک دووەم دەقی باڵا کە ئەمڕۆ باست کرد دوو بووە دەقی باڵا بە شایدی دۆست دوژن دەقی باڵایشی مامۆستا شێتەوە یەکەس دەربەندی پەپولەیە دقي بالانا دقي بالا واڵا ئیجازە ئیجا نا نەشمە بۆ بۆ شەڕاکەی بۆ دوای ئەوە بەداخەوە منە قسەیەکەم ئەم ێوارەیە زۆرم پێ ناخۆش بوو هەم غەدر لە دەق کرا هەم بوختان بە نووسەر ڕەخناوە نیە کەژی بۆ ڕەخنەوە نیە تۆ لە خۆراوە جۆ بەەوە شوپێنراوە و ئەمە
دەستی ڕەوان بێژێ مامۆستا فاڕوق لە مەحەد مامۆستای من بووە دەستێش خۆم بە شاگرد ێزانم بێئەدەبیەکە من لێرە قساکە ئەمە دەستی ڕەوان بێژی ئەمە ڕەخنەگرتنی کاتە ڕەخنەگرتنی بەتیا بنج و بناوانی دەقێکەوە دۆست و دوژمنە زانێکە شێت مامۆستا شێتۆ بێتر ئێستا کشێ نیشتیمان بە باسی چیەکە یەک زەڕە ئاماژە پێ دەکەێت یەک زەڕە من ئەوڕەوەی ویستم لەسەر بابەتەکەنە و کار شێت نەهاوشوونە شتێک مەبەستنەوە نییە خۆی نەخواستە بەڵام ئەگەر تۆ ڕەخناگی دەبێت دیاریکەی دەسەر چی میتۆ تۆ ڕەخنایی من نەزانم ئەمڕازی لێک چۆن بچێت من نەزانم خوێندن ئیستعارە خوێندو مامۆستا نەخوێندووە لای جەنات و من لە مەحەد بوو بەڵام ئینشەڵا بۆ جارێکی تر بۆ جارێکی تر چەند جارێکی لێت دەبیستن دیاردەی ئەدەبی برادەرینە وەڵڵای شتێکم بەناوی دیاردەی ئەدەبی نەبیستەوە 31 ساڵە ئیشەکە بوو من ژانەری ئەدەبیم بیستووە دیاردەی ئەدەبیم نەبیستووە دزی حاڵەتێکە دە زۆر بوو دەبێت بە دیاردا ئەمە دیاردەیە کاکە ژانەری ئەرەبی ئەدەبی لەگەڵ دیاردەی ئەدەبی تێکەڵاو نەکەی یا ئەدەبی ژانی عەرەبینە من ئەدەبی باس کرد دەقی باڵا نازەری واڵە باش زۆر ئاسایی هەڵت زۆرەکە زۆر دوایەوە شتێکی تر بۆ شای ئەدەبیانی چی من دەوێت برادران جواب دێنەوە سپاس بۆ کاکە بەڵام دوایی قسێکمانە بێت پێێتەوە حەز ناکەم مامۆستا شێتۆ ئاوا تعبیر جار حەیدەری ئەگەر دڵ ناسکە با جوابن نەدەمەوە ئەگەر ڕوخسەت هەیە جوابت دەمەوە پرسیارم کرد کاک جواد حەیدەری کاتێکیان ئەزان کاتەکە کاک جواد حەیدەری خۆم مەشغوڵەکە پرسیارم لێ کردی ڕوخسەت هەیە وەڵامت دەمەوە ناخۆ دەزانێ لە چۆن خۆشی دڵنیان نییە ئایا مداخەلەکەی لە ئاسی وەڵامدانەوەی بنایە لە ئاسی وەڵامدانەوەی بنایە بەڵام تۆ لەسەر جوانیناسی جێڕانەوە هیچ پێ نەبوو تا بێڵێ من باسی جوانیناسی نەکەم ئەڵام خەدت لە مامۆستا شێتۆمەکە ئەمە ڕەخنە نییە کاگاکۆ هەزار ڕەخنەی وابزانم قسە ناکەم بزانی بووە نەبوختان بە نووسەرەکەم نەخەدت لە دەقەکەم کاکەمە ڕەخنە نییە لەسەری خۆتان قسە ڕەخنە نییە کاکە لەسەری منە قسە کاکەوا مەکە لەو پیاوە لەگەڵ شێخ لەسەری منە قسە مەکە کونیە کاکە ڕاستگۆبی لەگەڵێک دەست خۆش بێ ئەتەکێتی حیوارەوەیە کەس لەسەری کەسا قسە نەکات لەسەری منە نەوێژ جواب دەمەوە جوابت ناکەمەوە چکە خۆت و ئەگەر شایانی جوابدانەوە بووم یا شایان نەبووم ئەوە لای خۆمە خۆت لای خۆتە من جوابت نادەمەوە چکە من قسە لە ناو قسەیە ئەمە دایم وتومانە کورد دیالۆگی نییە بۆ چکە قسە لە ناو قسە یەکتراکەن کە قسە لە ناو قسە یەکتراکە لە دیالۆگە شۆرێ ئەبێ بە مشتومڕ ئەبێ بە چەلەحانەی کە لە ناو ئاوامە ڕغبەتی هەیە و باوە ئێمەش داخراوی ئەو ئاوامەیە زۆر سپاس بۆ دەستگای ڕۆشنبیری جەماعەتستان و تەفسیران ستافەکەی سپاس بۆ متمانەتان ئەوە